جبەخانەی موشەکی بالیستیکی چی دەزانن دەربارەی توانە موشەکیەکانی ئێران؟ درەنگانی شەوی ڕابردوو دوای 2 هەفتە لە هەڕەشەکانی بۆ تۆڵەسەندنەوە لە ئیسرائیل، ئێران دەیان درۆن و موشەکی لە ناوخۆی وڵاتەکەیەوە ئاراستەی ئیسرائیل کرد. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا سەرنجی جیهان بە تەواوەتی بەرەو ئێران و ئیسرائیل پەلکێش بوو. ئەمەش بەهۆی ئەو هەڕەشانەی لە یەکتریان دەکرد. لەم نێوەندەشدا توانا سەربازیەکانی هەردوو وڵات کەوتبووە بەرباز. ئەمەش دوای بە ئامانجگرتنی کۆنسوڵخانەی ئێران لە دیمەشقی سووریا لەلایەن ئیسرائیلەوە کە بەهۆیەوە 7 پلەداری باڵای سوپای پاسداران کوژران. لە کاتێکدا ئیسرائیل خاوەنی چەندین سیستەمی بەرگری ئاسمانی پێشکەوتوویە و پاڵپشتی و هاوکاریەکانی ئەمریکاش بۆ ئیسرائیل لەولاوە بوەستێت. بەڵام لە بەرامبەردا و لە ماوەی ساڵانی ڕابردوودا ئێران کۆمەڵێک موشەکی بالیستیک و فڕۆکەی بێفڕۆکەوانی پەرە پێداوە کە بەهۆیەوە جبەخانەیەکی گەورەی لەبەردەستدایە. ئەمەش بۆتە مایەی نیگەرانی بۆ ڕۆژئاوا بەگشتی و ئەمریکا بە تایبەتی. بەو پێی موشەکی بالیستیکی بەشێکی فراوانی جبەخانەکەی ئێران پێک دەهێنن. هەر لەم بارەیەوە بەڕێوبەری نووسینگەی هەواڵگری نیشتمانی ئەمریکا ئاشکرای کرد کە ئێران خاوەنی ئاستبەرزترین موشەکی بالیستیکیە لە ناوچەکەدا. ئێمە لێرەوە چەند وردەکاریەک لەبارەی ئەو جبەخانە سەربازیەوە و توانە موشەکیەکانی ئێرانتان بۆ دەخەینە ڕوو. ئاژانسی ئیسنای نیمچە فەرمی ئێران لەم هەفتەیەدا گرافیکێکی بڵاو کردەوە کە تێیدا 9 موشەکی ئێرانی پیشان دەدات و بە وتەی خۆیان ئەم 9 موشەکە توانایان هەیە بگەنە ئیسرائیل. لە نێویشیاندا موشەکی سیجیل هەیە کە دەتوانێت 70,000 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا ببڕێت. هەروەها موشەکی خەیبەر کە دەتوانێت 2000 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا ببڕێت. هەروەها ئاژانسەکە ئاماژەی بەوە کردووە موشەکی حاجی قاسم هەیە کە مەودای 1400 کیلۆمەتر دەبڕێت و ناوی موشەکەکەش بە ناوی فەرماندەی سوپای قودس قاسم سلێمانیەوە کراوە کە 4 ساڵ لەمەوبەر لە هێرشێکی فڕۆکەی بێفڕۆکەوانەکانی ئەمریکادا لە بەغدا کوژرا. فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئێران کامانن؟ ئێران کە یەکێکە لە بەرهەمهێنەرە گەورەکانی فڕۆکەی بێفڕۆکەوان لە مانگی ئابدا ڕایگەیان. فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی پێشکەوتووی بە ناوی مەهاجیردا دروست کردووە کە مەوداکەی دەگاتە 2000 کیلۆمەتر و دەتوانێت بە 300 کیلۆگرام تەقەمەنیەوە بۆ ماوەی 24 کاتژمێر بفڕێت. موشەکە بالیستیەکانی ئێران ئەمانن: موشەکی شەهاب. موشەکی شەهاب 1 موشەکێکی مەودا کورت و مامناوەندە کە دەتوانێت تا مەودای 300 کیلۆمەتر ببڕێت. ئەو موشەکانەی لە قۆناغی پەرەپێداندان. زولفەقار کە مەودای 700 کیلۆمەتر دەبڕێت. شەهاب 3 کە موشەکێکی مەودا مامناوەندە و دەتوانێت 800 بۆ 1000 کیلۆمەتر ببڕێت. عیماد 1 ئەو موشەکە لە قۆناغی پەرەپێداندایە و مەودای 2000 کیلۆمەتر دەبڕێت. سیجیل لە قۆناغی پەرەپێداندایە و دەتوانێت مەودای 1500 کیلۆمەتر ببڕێت. موشەکی کروز. تاران خاوەنی موشەکی کروزی KH-55 کە چەکێکی ئەتۆمی ئاسمانیە و مەودای دەگاتە 3000 کیلۆمەتر. کڵاوەکەی توانای هەڵگرتنی 1000 کیلۆ تەقەمەنی هەیە. موشەکی سوپەرسۆنیک. جێگای سەرنجا کە لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوودا و بە پێی راپۆرتی ئێرنا ئێران ئەو موشەکەی بەرهەم هێنا کە بەرپرسان بە یەکەمین موشەکی بالیستیکی هایپەرسۆنیکی دروستکراوی ناوخۆی ئێران وەسفیان کردووە. موشەکە هایپەرسۆنیکەکان دەتوانن بە لایەنی کەمەوە 5 هێندە خێراتر لە خێرایی دەنگ و بە ڕێڕەوێکی ئالۆزدا بڕۆن. ئەمەش وا دەکات ڕێگری لێکردنیان قورس بێت. سەرباری نیگەرانی و دژایەتی ئەمریکا و ئەوروپا، بەڵام ئێران ڕایگەیاندووە کە بەردەوام دەبێت لە پەرەپێدانی بەرنامەی موشەکی بەرگری ناوخۆیی.